سڵاو کاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێز بەخێر بێنەوە بۆ بابەتێکی دیکەی پرۆگرامیکەی ڕوانگە لە ئاڵلقەی یەکەمدا باسیەوەمان کرد کە لە 11 خەرمانانی 58 بەرامبەر بە 2 سپتامبری ساڵی 1970 هێزەکانی کۆماری ئیسلامی بە تایبەتی سوپای پاسداران و بە سێجی هێرشیان کردە سەر گوندێک بە نێوی قارنا کە لە نزیک شاری نەغەداڵکەوتۆ و باسمان کرد کە بە پێی گەلێک سەرچاوان زیاتر لە 40 کەس لە پیر و پەکەوتە ژن و منداڵ لەلایەن ئەو هێزانەوە کوژران. سەبارەت بەم ڕووداوە کە 42 ساڵ لەمەو پێش ڕۆیدا لەگەڵ دوو میوان لە ئاڵلقەی ڕابردوو قسەما کرد، هەرو دوو میوانانەش ئێستا درێژە بۆ ڕووداوە دەدەنەوە. سەبارەت بەم ڕووداوە ئەزمموی خۆیان قسە دەکەن. عومەری کەریمی خەڵکی قارنێ و شاهیدی ڕووداوەکەی و هەروەها دیاکۆ مرادی لە کۆڵەر هەردووچیان ئێستا لە نۆڕوێژ دەژین. سپاسی ئامادەبوونی هەردوو لاتان دەکەم. لە پێشدا بۆ بینەرانی بەڕێز بە ئاگادارم بکەین کەم بەرنامەی لە ڕێگای سکایپەوە بڵاو دەبێتەوە و هەروەها دەشکانن لە ڕێگای رادیۆەوە ڕۆژی چوارشەممە دەی سەر لە بەیانی بەکاتی خۆڵاتی ویلایەتە یەکگرتووەکان و 5 ئێوارە بەکاتی یاریمی کوردستان لە رادیۆی جێبیسی بن. کاک عومەر بە بەڕستانەوە دەست پێ بکەم. لە ئاڵلقەی ڕابردوو تا ئەو جێگایە بیرۆوەری خۆت جێراوە کە ئاماژەت بە کوژرانی مامۆستا کرد. ئاماژەت پێدا کە مامۆستا لەلایەن ئەو هێزانەوە سەری بڕا. ئەگەر لە پێشتر بڵێ کە ئەوانە بێزگەل لە تفەنگ دیارە چەکی دیکەشیان پێوە چونکە بە تفەنگ سەری مرۆڤ نابڕدرێت. بەڵێ کاک سەلاجان، سڵاو ڕێز بۆ جەنابتە بۆ هەموو کارمەندانی دەنجی ئەمریکا. سڵاو بۆ کاک دیاکۆش. ئەو هێزانەی هاتبوون بۆ قارنێ، تفەنجیان پێبوو، دۆشکیان پێبوو، دەمانچیان پێبوو، تیرباریان پێبوو، تۆپیان پێبوو، تانجیان پێبوو. تیارەم لەسەر نەخۆمان نەدید. دەناوێ ڕۆژە هەموو نەوعەچەکێک ئەوەی دەشەڕی دوو وڵاتاندا دەکار دەکرێت بۆ سەر خەڵکی قارنێ هەموو چەکێکیان پێبوو. ئەمان ئەوەی پتر لە نێو دێ قارنێ دەکاریان کرد تفەنگەکان بوون، چون دەهاتنە بەر دەرکان. ئەو خەڵکەی کە ئەوێ ڕۆژە عەرزم کردی مەحبوبی قەولی پێدابوون و کاغەستان دەدەمێ و هەست لا جێکی لێتان قەوما لێیان پرسین بڵێن ئەمە کاغەزی مەحبوبیمان پێیە، کەربەلا عەزیمی کاغەزەکان پێشاندنی دێنگۆ خاترجەم بن هیچ و بەسەر ناجا. خەڵک سلامت بوو. ئەو پاسدار و بەسی جیات بوونە نێو دێ قارنش ئەکسەرێتیان خەڵکی قارنیان دەناسی، چون ئەوانە دێهاتەکەیمە دەگەڵ تورکەکان دەگەڵ ئازەریەکان تێکەڵین. بەشێکیان لەو پاسدار و بەسیجانە وەختی خۆی فەعلە بوون، نۆکەر بوون، لەو دێمە چەرچی بوون، وردەواڵە فرۆش بوون، وردە سوزام هەموو شتێکیان دەکرد و ماڵ بە ماڵش نانوچیان لێ خوارد و خەڵکیان دەناسی. مەسەن بۆ نمونەگە هاتپانە ماڵە من دەیانزانی ماڵە چێە، دەشیانزانی نێویشم چیە، بانجیان دەکردی بە نێو. ئەگەر دەگەڵیان هاتپایە دەرێەوە پێشیان کەوت بە ئەوە نەدەگەڕا. ئەگەر نەشاتپایە دەرێ ئەوانش ئەو دەمێ و غیرەتیان نەبوو بێن حەیب نەبێت تەویلە و هۆڵ و ماڵ و شتی بگەڕن، چون بانجیان دەکردی. ئەگە چوو بە دەرێ ئەوە تازە نەدەگەڕا. ئەگەر هاتپایە دەرێش تازە نەدەچووە ژوورێ. بەڵێ هەموو نەوعە چەکێکیان پێ بوو باسی چەکت کرد. بە غەیری تیارەم لەسەر خۆمان نەدید. دەنا هەموو نەوعە چەکێکم دی، وەک تانگ و تۆپ و خۆمپارە و دۆشکە و بیکیسی و تفەنگ و جوورەشتانیان هەموو شتێک پێ بوو. بەڵێ کاگە کۆ ڕۆژنامەکان ئێران ئەو دەم باسی مەسەلەی قارنیان کردووە بە تایبەت ئەو کات خومەینی ئەلبەتە وتەی خومەینی دەجێڕنەوە کە گویا کوێتی دەبی لێکۆڵینەوە لەسەر ڕووداوی قارنە بکرێ. تۆ ئەوەندەی کە لێکۆڵینەوەت کردبێ ئایا ئەو دەم هیچ لێکۆڵینەوەیەک لەسەر ئەو کوشتارە بەڕێوە چوو؟ منیش پێشەکی ئەرزیادە بوو سڵاوم هەیە بۆ خزمەت کا عومەری عەزیز و هەروەتر بینەرانی دەنگی کوردی ئەمریکا. کاک سەلعەرز کەم بەپێ ئەو لێکۆڵینەوە و ئەو بەڵگانە کە بوونیان هەیە، ئەو کاتی کە گزارش دەدرێتن بۆ ئاغای خومەینی کە بەڵێ کارەساتێکی ئاوایە بە قەولی فارس بتەنی ئەشکی تەمساح دەڕێژێ، یعنی ئەشکێکی فرمسکێکی درۆین دێنتە گۆڕێەوە. زیاتر ئەوە دەوڵەت بوو، دەوڵەتی موقت بووە بە ئیزافەوەی کە لەلایەن منتەزەریەوە زیاتر هەیئاتێک دەنێردرێت کە بتوانن لێکۆڵینەوە بکەن. لە یەکەم لێکۆڵینەوەکاندا ئاغای بەهادران کە دێتن لەوێ لێکۆڵینەوە دەکاتن و گزارشێکی زۆر تێر و تەسەل دەدات لەسەر ئەو شتە کە دە ڕۆژنامەکانش دەدوایە بڵاو دەبێتەوە. و لەوێ بە شێوەی ئاشکرا ئاغای بەهادران
دوای تحقیقاتێکی کە کردبوو لێکۆڵینەوەیەکی کردبوو لە چەند خاڵدا دەستەبەندی دەکات کە کارەساتەکە بە چ شێوەیەک بۆتن وە کارەساتەکە بە کارەساتێکی زۆر گەورە دەخەملێنێ کە ئاماژە بەوەی دەکاتن کە کۆمەڵێک لە ساواکیەکان یا ئەو کەسانی کە پێشوو دە دەوڵەتی پاشایەتی دابوونیان هەبەوە ئێستاکانە بە دەوڵەت گەشتونە و ئێستاکانش لەلایەن بە تایبەتی چەندین کەسی دیاریکرا وەکو ئاغای حەسەنی نێوی دێنێ وەکو ئاغای تیمسار زەهیر نژاد نێوی دێنێ و بە ئاشکرا باسوەی دەکات کە ڕەوتێکی مەترسیدار هەیە کە ئەوی ترێکی زێهنی دەنێ و بەشێکی زۆر لە ئازەرەکان ساز کردوتن کە بتوانن کە بێن وە ڕەوایی داوە بەوانە کە بێن قەتڵ ئامهایەکی لە چەشنی قارنێ بەڕێوە ببن و حتا خۆی دام بەوەش دادێنێتن لە چەشمەندازی ئێرانشدا وتوێشایەکی تێروتەسەل کراوە و هەروەتر دە ڕۆژنامەکەیدا ئاماژە بەوەی دەکات خودی بەهادران دەڵێ بوونی کەسانێکی واکو ئاغای حەسەنی و زەهیر نژاد ئیزن نادە تاوانبارەکان تەسلیم بە دەوڵەت بکرێن یاوەی کە لێپێچینەوە و لێپرسینەوەیان لێ بکردرێت. کاک عومەر ئەوەندەی کە تو لە یادت بێ مامۆستا ئەو کات کوژرا کە شەڕەکە دەستی پێ یا با بڵێن هێرشەکە دەستی پێکرد بوو یان ئەوەی کە هەر پێشەوەی کە کوشتارەکە دەست پێ بکە بۆی کە پێشی ئەو خەڵکە بگرێت کە مەسەلەن نەکوژرێن ئەوەندەی کە لە بیرت بێت چ کاتێک مامۆستایان کوشت؟ تاکسلاجان شتارەکە دوای پازگای دواوانەگەر دواوانیان سووتاند و بە مەزرای قارنەدا گەڕانەوە دە پێشدا لە مام ڕەحمانی مەولودیڕا ڕەحمان ئابزەن لەوێڕا لە مەزرایڕا دەستی پێکرد ئەوە لە دێ هیچ خەبەر نەبوو لەوێ مام ڕەحمان و دوای دوو شوان بە نێوی کاک برایم و کاک جەفعەر و دوای هاتە مەزرای گردی قۆرغێ لەوێش دوو سێ نەفەری دیکە بە تەرەختۆنێ داهاتنەوە حەرزم کردی دەگەڵ ژن و منداڵان بوو ژن و منداڵەکان لێ جوداکردبوون ئەوانیان شەید کرد ئەوجا گەیشتبوونە کۆمەڵە شوان و گاوانێکی کەڵەوانێکی لە مەزرا ئەوانی 13 نەفەر بوون نۆشیان لەوان شەهید کردبوو جا دوای وان ئەوجار هاتن دەوری قارنیاندا و ئیدی چون پاسدارەکە زۆر بوو لە هەموو کوچە و کۆڵان و سەربانێکی سەریان هەڵدا بوو پیا هەرجێ چاوی لێ دەکەرس هەر پاسدار و بەسیج بوو جا ئیوا بووی دێ هەر دەگەڕات چاوی دەجێڕا هەرچی دی بای پێوە دەنا ئیواز بوو لەوانە بوو چاویش قوچێنێ چونە من بۆ خۆم 3 جار دەزڕێژیان لێ کردم 2 جاران زۆر بە خراپی دەزڕێژیان کرد و نەجاتم بۆ ماجارێکی زۆر دەتکوت بۆ گشتیان پێوە نەنام دەنا ئەو جارەی نەجاتم نەدە بۆ گەر لێیاندا بە کوچەکە ئەوەندە تەنگ بوو هەر جێ 3-4 نەفەری دەبوو پێیدا هەڵێ دە کوچەکەیدا بەڕێکباری ئەگەر لیاندا بام نەجاتم نەدەم نا مامۆستا دوای زۆر کەسان شەهید کرا دە پێشدا ئەوانەی لە مەزرا بوون شەهید کران دوای هاتنە دەوری دێ لە دەوری دێ دەوری ماڵە حاجی ماڵە کاکسێت قادریاندا بوو کاکسێت قادر ماڵەکەی تۆزە لە قەراغ دێی بوو ئەگەر دەوری ماڵە کاکسێت قاری دەدەن دوو بریندار لەو منداڵانێ عەرزم کردی یەکیان بە کوڕێکی کاکسێت قادری داوی دیکەش بە کوڕەکەی دیکەدا پیاندا دەنێرنەوە دەڵێ ئەو منداڵانە بەرنەوە بۆ ماڵە بابیان وەرنەوە کارمان پێتانە یەکیانەوەی هات بۆ گەڕەچیمە و خوارزاکەی منی پێبوو ئەمن نەمێژ ئەو بچێتەوە پێم کوت مەچۆوە باش نییە ئەمان کاکسێت فەتا ئەگەر هەمزەی شەریفی ئازەر لە کۆڵی دەکاو دەیباتەوە دەگاتە بەر دەرچی ماڵە عاجزی ڕەحمانێگە عاجژنامین هەمزەی دەبینێ بە کۆڵی سێت فەتا هەموو جانی شڕ بۆ دەخێنێدا دەردەپەڕێ و هاوار دەکا ئیدی ناڵم بگاتە سێت فەتاعی ڕەحمەتی و بەردەست ڕەژی دەدەن هەمزە دیسان لێ بە برینداری و عەرزی دەکەوێت سێت فەتا شەهید دەبێ و حاجژنامینیش بەسەر کاک سێت فەتاعیدا شەهید دەکەن حاجی ڕەحمان ئەگەر مێردی عاجژنامینێ بوو حاجی ڕەحمانی شەریفی ئازەر لە تاو ژنەکەی و لە تاو کوڕەکەی دێتە دەرێ ئەویژە بەردەست ڕێژێ دەنەویش شەهید دەکەن ئەوە لەوێ دەبنە سێ عوسمان برا گەورەی کاکەمزەی بوو کە عوسمانیشێک لە تاو دایکی و بابی و براکەی دێتە دەرێ لە ماڵێدا ئیدێگە دەگاتە عەساری ئەویش بە بەردەست ڕێژێ دەن ئەوانش لەوێ ئەو چوارە شەهید دەکەنەوە ئێستا مامۆستا شەهید نەکراوە جارێ ئەوانە ئەوە لەوێ شەهید دەکەن لەو لاژەگە دەوری ماڵە کاکسێت قادریاندا بوو کاکسێت قادر و حاجی سید عەلی ڕەحمەتی برای و ئەوە دوو کاکسێت کەریمی ئامۆزایان بۆ وەستێ کاک محەممەدی عەزیزی ئەوانە هەموو ژن و منداڵیان نەبوو کاک محەممەدی عەزیزی کاک مستەفای عەزیزی باب و کوڕ بوونیانی کاک محەممەد بابی کاک مستەفای بوو ئەوە دەبنە 5 کا عوسمانی ئەحمەدپور کاک ئەبوو بەکری ئەحمەدپور برای کاک زەفعەری ئەحمەدپوری نەگەر
عرضم کردی دەگەڵ کاک برامی لە مەزرا شەید کراون ئەو 8 نەفەرەی و پێشخواان دەدەن بۆ بەنێ بیان بەنەکن معبوبی ئەمە ناگەنە معبوبی لە دییانوە دەردەخەندیان بن لە پشت قاوەخانەکەی قارنە جەیەکە بەهاران ئەو دەمێ مەژەگە لێ بوون خیز و گوڵی شتیان لێ دەبر بۆ نەغەدەی بۆ قوڕەکاروشتی کەنداڵی زۆر گەورەی لێبوو دەو کەنداڵیدا شەیدیان دەکەن و کەنداڵیان بەسەردا دەڕوخێنن ئەوانە لەوێ بەجێ دەمێنی دێوە ماوەیەکی پێچووە تا جەنازەکانش دیترانەوە دوای وانە باڵە فەرموو زاگە دڵ کاک دیاکۆ ئەو دەم ڕێکخراوەکانی سەرانسەری ئێران وەکو ڕێکخراوی چریکانی فیدایی ڕێکخراوی مجاهیدین ئەوانە هیچ هەڵوەستێکیان هەبوو بەرامبەر بەو ڕووداوانەی کە لە کوردستان ڕووی دەدا بە تایبەت شتاری قارنێ بەڵێ کاکسەلا بەپێی بەڵگەکان کە دیارەوە ڕاگەیاندنەکانیان بە خەولدان بۆ سەروەی دادەن کە ئەو کارە ساتیان ئیدانە کردەوە و ڕاگەیانیان داوە و هەتا ئەو سەردەمی هەردوای کارە ساتەکە ڕێکخراوی محامیە وەکیلەکانی سربەخۆ لە تارانەوە ڕاگەیانێک دەدەن و ئەو کارە ساتەی قارنێ بە کارە ساتێکی گەورەی مرۆڤایەتی دەخەملێن و هۆشداری دەدەن بە بەکاربەدەستانی تازە پێگەشتی کۆماری ئیسلامی ئێران کە بێشک بەبێ هیچ لە بەرچاوگرتنیەکی بتوانن پێداچوونەوە و بەقەول ئەو کەسانەی کە بوونەتە هۆی خوڵقانی ئەو کارە ساتە دەست بەسەر بکرێن و بدرێنە بە دادگاکان. کاک عومەر ئەو دۆخەی کە تۆ باسی دەکەی لە ڕاستیدا وەزێکی زۆر ئاڵۆز بوو باشە لەو دەمیدا کەسێک هاتەوە بەهاناتان لە گوندەکانی دیکە ڕابێن یا هەر ئەو خەڵکی خودی گوند بوو کاک سەلاجان ئەو ڕۆژێگە قەتڵ و عامەکە کراچوونەوە ئیدامەی زۆرە ئەگەر ئەو ڕۆژی قەتڵ و عامەکە کرا خەڵکی دێمە بەشێکیانەوەی لە ژوورێدا بوون و خۆیان شاربەوە بەشێکەوەی لە مەزرا بوون و نەجاتیان ببوو هەمووی هەڵاتن ئێوارەکەی دەگەڵ پاسدارەکان سەعات تقریبەن 2 وانە بوو چون بەڕاستی ئەو دەمی نە سەعاتم پێبوونە تاریخ و شتەکەی دەتوانم دقیق بزانم ئەمان چون بۆ خۆم دەگەڵ شتەکەی بووم یەک لەوان بنەماڵەی مەبوو بنەماڵی خەزووری کاکم بوو بنەماڵی ئەو چوار منداڵی وا لە مەزرا شەید کران ڕامینیەکان ئەوانە خەڵکێکی زۆریان دەماڵێدا بوو ئەوانە لە نێو باغەکەی قارنێ باغەکە کەوت بۆ تۆزێک بەرەوەی ئاوەدانە لە ماڵان ینی دەگەڵ ماڵان فاسیلێکێ بوو ئەوانە دەوێ دابوون دەگەڵ ئێوارە داهات ئەمن چوومە نێودێ ئەمن چون نەم دەتوانین لە هیچ جێکی گیر بووم تەنیا کەسێکی دەتوانم بڵەمەوێ ڕۆژێ وەک نێرینە لە نێو دێدا زۆر هاڵۆز بێ ئەمن بووم ئەگە چوومە نێودێ دیتم جەنازەکان نەمابوون جەنازەکانی کاک ڕەعیمی خوسرەوی و کاک عەبوو بەکری خوسرەوی و کاک عەبدوڵای خوسرەوی کاک دیاکۆ دێمە لای تو وا دیێرە کاک عومەر بە پشۆک بدا باشە ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن ئەو کەسانی کە بەتایبەت لە شەڕی نەغەدەداوەچی کاک عومەر ژنێوی دێنێ معبودی و قەتاری و ئەوانە ئێستا لە ژیاندا ماون بێزگە لە حەسەنی عرضکەم ئاغای معبودی ساڵی بەداخەوە ساڵەکەم لە بیرنێ بەڵام دەبی دەوروبەری ساڵی 2006 زاینی یا 2007 زاینی بکە لە ژیاندا نامێنێ بەداخەوە ئەو مەودایەمان نەبوو کە بتوانین بیڕان چێشین بۆ دادگاکان و بەداخەوە ئەویش دەمرێ هەروەتر ئاغای حەسەنی یەکێک لەوانە کە دەمرێ بەڵام کۆمەڵێک کاربەدەستی دیکە هەنە بۆ نمونە ئاغای جەلایی پور ئێستا کانش دەژیاندایە فەرمانداری ئەو کاتی نەغەدەی و یەکێک لە دامەزرێنانی حیزبی مشارەکەت لە بەرەی ڕێفۆرمخوازەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران بوو و یەکێک لەو کەسانەیە کە حتمەن دەبی بەڵگەی باوەڕ پێکرا و سەلمێنراو هەیە کە ئەو کاتی وەکو بەرپرسی شوڕای تەعمینی شارستان بەرپرسیارەتی هەبوو لە قەتڵعامی و کوشتاری بە کۆمەڵی خەڵکی قارنێ مەسەرم بۆ نمونە زۆر دیاریکرا و ئاغای جەلایی پورە و هەروەتر هەندێک لە دار و دەستەکانیاندا دیارەوە ئەو کەسانی کە بەکرانی یا بەڕێوبەرانی ئەو قەتڵعامەی بوونە هەندێک نێو هەیە بەڵام کۆماری ئیسلامی ئێران پێی خۆش نییە و ناشی هەوێ هیچ چەشنە زانیاریەک لەم بارەوە بدات کە کەسانێک بەشدار بوون بەڵام وەکو ئەو کەسانێک کە زۆر دەوری سەرچیان هەبوت ئاغای جەلایی پور بێشک وەکو بەرپرسی شوڕای تەعمینی شارستان وەکو فەرمانداری ئەو کاتی دەوری هەیە کە ئێستا دەقەیدی حیاتدایە و بێشک تێدەکۆشین کە بە هەر چەشنێک ئەگەر بێتە دەرەوەی وڵات ڕادستی
دادگاکانی باوەڕپێکراوی مافی مرۆڤی و بە تاوانی جنایەت دژی مرۆڤایەتی بدرێت بە دادگایە. کاگومەر دیارە جێرانەوەی ئەو بیرەوەرەیە گەرێک تاڵە بۆ کەسانێک ئەو ڕووداوانە دەبینن بەڕاستی ئاسانی جێرانەوەی تەنیا دەمانهەوێ بینەرانیش لێ ئاگادار بن کە 42 ساڵ لەوە پێش کە خۆت شاهیدی لە گوردی قارنێ چقەومە ئەوەندەی ئێوە ئاگادار بن لەبیرتان مابێت سەرجەم چەند خەڵک کوژران لە گوندی قارنێ چونکە ژمارە هەیە لە چل بۆ سەرەی وایە دەڵە 60 و با بڵین 465 چەند کەس کوژران ئەوێ ڕۆژ تاکسەلا سوارەکەی پێشێت بۆ تەواو کەم کوتت کەس بە هاوارتانەوە هادیا کەس نهات ئەوێ ڕۆژێتە تقریبا سعات 4 وانە خەڵکەکە بەشی زۆری دەماڵان داویا لە نێو ئەو باغی ماڵاقای خۆیان شاردەوە تقریبا چونە من بۆ خۆم 2-3 سەردانی برازا و شتەکانم کرد دەنێو باغی داوا خۆیان شار بۆ یانی چوو بوونە دەنێو باغ نەهات نێو باغێکە هاتمان لەوێت لەوانە بە 200 کەسیش شەهیدکەن چون نێو باغەکەی ماڵاقای پڕ بوو لە خەڵک ئەگەر تۆزە ڕۆژ درەنگ بووی دە و خەڵکە لە نێو باغیاتە دەرێ باوەڕم پێ بکە هیچ کەس نەگەڕاوە بۆ ماڵێ بزانێ چێ ماوە و چێ نەماوە و یەک هەڵاتەڵات پەیدا بوو بەرەو گەڵوانێ خەڵک دەگەڵ گەڵوانێمە بستوێکمان فەرقە خەڵک چۆ دیوی گەڵوانێ لە دیوی گەڵوانێ دەگەڵ دیتنی خەڵک قارنێ خەڵکی گەڵوانێش دەگەڵ خەڵکی قارنێ هەڵاتن بەرەو بایزاوێش دەگەڵ خەڵکی قارنێ وەرە بۆ شاولێ لە شاولێ ڕاوزان لەوێش خەڵک تاقولۆخە بەرە و لازان و چێ لە سیپان و کانێ مەلاو کانێ بداغ و گردە بن و ئەو خەڵکە بڵاوی کرد ئەوێ ڕۆژێ هیچ کەس نەبوو بڵێ دەردت چێ و مەرگت چێ باوەڕم پێ دەکەی ئەو ڕۆژی سعات 5 لای ئێوارێ نۆژی شێوان وانە لای شەشوانە نێو دی قارنێ هەر کەس پێی داهات با خۆفی دەکرد لەبەر هۆڕەی مانگا و دوو لە ڕووی جەنابتان لە ڕووی بینەران زەڕەی جوە درێژێ میاوە میای پشیلەی لورە لوری سەگان ئینسان وحشی دەکرد دەتکوت ئەو دیاتە ئەو دیێ 10 ساڵە هەر چۆل بۆ ئەو ماڵات و جانەوە وشتە لە برستان و لە تونیان و لە فڵانی هاواریان دەکرد هیچ کەس ئەوێ ڕۆژە بە هاواری قارنەوە نەهات تا چەند ڕۆژێکی بەسەر چوو ئەمان جوابی سوالەکەی جەنابەت چەند نەفەر شەهید بوون دەو ڕۆژیدا 42 نەفەر خەڵک شەهید بوو ئەو 42 نەفەرە بەشی زۆریان ژن و منداڵیان هەبوو چەند نەفەرێکیان ژن و منداڵانەوە بەشی زۆر تقریبا نزیک 27 کەس ژن و منداڵی هەبوو ئەوان دیکانە مجەڕەد بوون یا منداڵ بوون توانیتان هەر 42 کەس ئەو ڕۆژە بنێژن ینی توانیتان هەموو تەرمەکان یەک ڕۆژ ببینەوە نا کاکسەلاجان تەرمەکان جارێ ئەوانەی مامۆستا و 14-15 نەفەری لە بیرم نییە کاقادری سلەیمانی و کاگڕعیمی کوڕی لە بیرم نییە دەگەڵ ئەو جەنازانە بوونەگە بردیان نەنەغەدەی یا دەگەڵ نەبوون ئەمان 15-16 جەنازایان برنە نەغەدەی ئەوەی ئەمن لە بیرم بێ پێزگە لەو دوانە نازانم ئەو دوانم بەڕاستی چون یەک تاقە جەنازە دەنێو دەیداما بوو ئەویش وەستا مەحموودی شەبڕۆ بوو ئەویان لە نێودارەکانی ماڵاغای شێت کرد ئەو جەنازایان لەگەڵ خوار نەبربوو 8 جەنازەیان لە پشت قاوەخانەی قارڕە دەبن کەنداڵی هایشبوو 15 جەنازە 15 بوون پێمابی لە مەزرا شێت کرابوو وەک شوان و کەڵەوان و شتەکان ئەوان لە مەزرا بوون ئەوانیان نەبربوو جەنازەکان دیکە بە مامۆستا ڕابگرە و بە عاجی شەریفی ڕەحمەتی و کاگمەیدینی کوڕی و ئەو جەماعەتەی کە لەوێ شەید کراون سێی ماڵە خوسرەوەکان بوون 15 نەفەر یا 16 نەفەر بوون ئەوانیان بربوو بۆ دێهاتی عەجەمەکان مامۆستا ژێچێک لەوان بوو مامۆستا باسیوەت کرد بەچیان سەربڕی بوو ئەوەی ئەمن بە چای خۆم نەدید ئەمە ئەوانەی دی بوویان ئەگەر لێی دەدەن شەهیدی دەکەم بەر و پشت دەکەی بە بیوری لە ملیاندا بوو ملیان بە بیوری شتی لێ کردبەوە نەک بە ڕێکباری تفەنجە بە بیوری لێیان دابوو سەریان لە جەنازەکەی جودا کردبەوە. کاک دیاکۆ لە ئاڵلقەی پێشوو ئاماژەت بۆ کرد کە ئێستا ئێوە خەریکنەوە بەڵگانە لە دەرەوە کۆ بکەنەوە من گەلێک گەڕام کە بۆ بەڵگێک لە ئاستی با بڵین جیهانیدا ڕێکخراوەکانی دیکە لە وەکو ئەمنستی ئینتەرنەشناڵ ڕێکخراوی لێ وردنی گشتی و هەروەها ڕێکخراوی مافەکانی مرۆڤ پێ دوایە هۆی چییە تا ئێستا ئەو ڕێکخراوە نێونەتەوەیانە ئاگاداری با بڵێن قارنێ و قەڵاتان و ئەوانە نین هەڵبەت ئاگاداری هێرشی خومێنی هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی ئەو دەمی خاڵخاڵیش دەگەڵ بوو ئەمانە بەڵگە هەیە بەڵام بە تایبەتی بۆ قارنێوانە من شتێکم چاو پێ نەکەوت
بۆ مەسەلەی قارنێ کاکسەرا یەکەوەی کە پەیوەندیەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو ئەو ئاستی کە ئێستاکانە هەیە و ئەو پەیوەندیانە هەیە لەگەڵ لە نێوان چالاکانی کورد و مافەکانی مرۆڤی کورد و وەکو بەتایبەتی ڕێکخراوی ئەمنستی هەیە ئەو کاتی ئەو دەرەفەتە نەبوو ینی ئەوەندە نفوزە نەبوو یا تۆڕە پەیوەندیەکان ئەوەندە چرۆپڕ نەبوو بەڵام بێشک لە ساڵی 2004ەوە کۆمەڵێک بەڵگە دراوەتە بە ئەمنستی ئینتەرنەشنال و ئاگاداری وەزیەتە هەیە و هەڵسەنگانێک کە هەیە ئەو کاتی بۆچی مەسلەی فتوای جهاد دژی کوردستان و بەتایبەتی ئێعدامەکان و تیربارانکردنەکانی فڕۆکەخانەی سەرنندەج ئاوە زۆر جیهانی کرا بەهۆی بوونی دوو کەسایەتی زۆر باش وەکو ئاغای ڕزمی کە وێنەگری ئەو کارەساتێ و کاتی بوو و ئاغای خەلیلی بەهرامی کە وەکو هەواڵنێر لەگەڵ تیمی ئاغای خەلخاڵی بوون ئەوانە مەسەلەکەیان زۆر جیهانی کرد و هاو کاتیش بۆ زیاتر جیهانی بوونی کارەساتی ئەو کاتی پادگانی سنەی هەڵبژاردننی ئەو وێنە مێژوویە کە هەڵگری وەتوانی خەڵاتی پۆلیسێری وەربگرێتن کە ڕای گشتی نێونەتەوەی بۆ لای خۆی ڕاکێشە بەڵام بۆ مەسلەی کارەساتی قارنەر ئەو زۆرە کاگومەری ئاماژەی پێکرد کارەساتەکە زۆر سامناک هاتە ئاراوە ینی دەبێ دەنگێکی زۆر بێدەنگەوە ئەو پلانە هاتە جێبەجێکردن حتا تەنیا بەڵگەیەکی وێنەی کە هەیە یەک ڕۆژ یا دوو ڕۆژ دوای ئەو کارەساتە تیمێک لە نەغەدەوە کوردەکان تازە ئاگادار دەبن کە چ کارەساتێک بەسەر کوردەکانی قارنێ هاتووە دانهەیە بڕۆم بۆ یارمەتی تەنیا لە مەزموعی هەژدە وێنە زیاتر هیچ بەڵگەیەکی دیکە ئەوتۆ نییە کە ئێمە بتوانین پشتی پێ ببەستین کۆمەڵێک هەر ئەوەندە تێعدادە ئەکسە هەیە کە ئەو کاتیش حوتونامە یا دەویژەنامەیەکیدا سازمانی پەیکار بڵاوی کردوتەوە کە ئێستا کۆپیەکانی وان هەیە بەخۆشیەوە لێرە ڕای دەگەێنین کە ئێمە توانیمانە دەستڕەسی پەیدا بکەین بە ئەکسە ئۆرگیناڵەکانی ئەو کاتی کە چێشراوە کاگۆمەر دوای ئەو ڕووداوە لە قارنێ ئایا لەلایەن کۆماری ئیسلامیەوە هیچ کەس هات لێ کۆڵینەوەیەک بکات ئایا هیچ کەس لە ئێوەی پرسی کە بزانێت چڕووی داوە ئەو ڕۆژە یان ئەو دەمی ڕێکخراوەکانی کوردستانیش هەڵبەت تێکۆشانیان هەبوو ینی پێشمەرگە لە ناوچەکەدا هەبوو دوای ڕووداوت چ بوو ینی بۆ ئەو خەڵکە بە چه ئاکامێک گەیشتن هیچ شتێک بۆ خەڵکە لە بەرچاوجیە بۆ بەتایبەت بۆ ئەوانەی کە لە بنەماڵەدا کەسانیان لێ کوژرا بوو ئەکسەلا هیچ کەس بەهاو دەردی قارنەوە نەهات هەتا وەک دیاکۆ باسی کرد 3 ڕۆژ پێما بی دوایوی مەلا ساڵی ڕەحمەتی مەلا ساڵی ڕەحیمی مەلا ئیمام جومعەی نەغەدەی بوو مەلا ساڵە هات پاسداری تاڵەقانی دەگەڵ بوون چەند نەفەریشی لە کوردی نەغەدەی دەگەڵ بوون بە نێو دیەکەیدا دەگەڕان چون دیەکە وەحشەت ئینسانەگە چۆی نێو دێ وەحشەت دەیگرت بۆنی لێ دەهات نەت دەزین چاو لە چێکەی چاو لە چۆکەی هەموو وڵات دەخێنێدا شەڵال بوو مەلا ساڵی ڕەحمەتی ئادەمان بەڕاستی باسی حەکس و بەڵگە و مەدرە کوشتی بەڕاستی و دەمێمە نە دووربینمان هەبوو نە ئەوانشمان دەزین نە کەسیش دەفکریوەی دابوو ڕۆژێک ئەوەی بەسەردیە کەسێک ئامادەجیوەی هەبێ وەک حیزب و ڕێکخرا و ئەوانەی کە بڵێن وەک سەر وە کوردەکان بن هیچ کەسێک نەهات لە قارنێ پرسێ تەنیا چونە شتە بۆ مێژوو دەمێنێتەوە ئەو ڕۆژێگە قەت و عامەکە بوو دەستەیە خەڵک لە نێو لە پشتی قارنێ گردێکی لێ مەعبەینی قارنێ و گەڵوانێ گردێکە بەردەشینی تێدانە بێستانێکشی لێ بوو لەو شاخەی لەو دێمەکارەی چەند نەفەرێک دەجوڵانەوە لەوێ ئەمەش پێمان وابوو ئەوێ شەر پاسدار گرتویانە چون بەڕاستی پاسدارەکان هەموو دنیایاندا گرت بوو پێمان وابووەوە هەر پاسدارن وێ چەندی چاومان لێکە کەس نەیدەورا بەرەو گەڵوانی هەڵە دام کردەوە ئەوێشمان لێ گیراوە و هەرچی هەڵێ لەو سەرکیرەگەی ڕادێنە پێشی و ئەوی شەید دەکەن دەنا خەڵکەکە زووتر یەکەی چۆل دەکرد و هەڵدەهات هەتا نوێژی شێوان بەسەردا دیگە خەڵکەکە ڕۆی هیچ کەس نەما ئەمن بووم کاک سوڵتانی خوسرەوی بوو کاک دیاکۆی ڕۆژە باسی کرد کاک سوڵتانیش لە ماڵێ نەبوو ئەو ڕۆژی ئێوارەکەی گەڕابووە دوای قەتڵ ئامشتەکەی گەڕابووە کاک سوڵتان بوو ئامۆزاش کاک سوڵتانی بوو دەمان هەیز بەرە ئەو مەزرایە بچین خەڵکێک کاتە خوارێ لەو مەزرایەڕە بەڕاستی ئەمە پێماوە پاسدارنگە هاتن پێشمەرگە بوون ئەو پێشمەرگانە بەمایان کوت چ بۆ چ قەوماوە کوتمان شتێکیاوە هیچ کەس نەما
هەڕەشێکیان کرد وا دەکەین وا دەکەین دوای ئەمن و کاک سوڵتان چوینەوە نێودەی ئەوانە چەند ماشێن و تەرەختۆنیان بردبووە و جەماعەتە ئەو جەنازان لە مەزرا بوون چون لەوێ ڕادی بوویان لەو سەر شاخێرا چاویان لێبوو لە کوێیان شەید کردوونە و دەچوان ناشتونە دەگەڵ خۆیان بردبوویانن لە شاوەلەی ناژراون لە دێبۆکری ناژراون لە غەڵیفەی ناشراونی دێو جەنازانە بڵاو بوون ئەو پازە شوان و کەڵەوانە ئەوانە نەهاتنەوە قەبرستانی قارنێ ئەوانە بەزدا لەوێ ناشراون جەنازەکانی دیکە ئەو هەشتە دوای 4 ڕۆژان دوای 5 ڕۆژان لە بن کەنداڵیمانی هێنانە دەرێ ئیمام وەستا و ئێو جەماعەتەیدی هەفتێکشی بەسەر چووە تا دیترانەوە و ئەگە دیتراشنەوە ئەوێ ڕۆژ حرزم کردی هەفتەی ڕابردوو هەموو بەدەنیان کرم خواردبووی هیچیان گۆشتیان بە بەدەنیەوە نەمابوو هات تەنیا دەست لا جێچێدا ئێسکەکە بە دەستەوە داات و بە لیباسەکانش دەزانی ئەوە چێ ئەوە چێنێ دەنا هیچ کەس نەیدەناسینەوە. کاک عومەر بەتایبەت ئەوانەی وەک بەڕێستان کە ڕووداوی ئەوە دەبینن یا تەنانەت ئەو سەربازانەی کە لێرە بۆ وێنە چونەتە شەڕی لە ئەفغانستان و شەڕ لە عێراق کە دێنەوە ئەوانە تووشی لە ڕووی بابڵەن گرفتیان دەبێت کە شت و بیر بێنەوە ڕووداوەکان کارتێکردنیان لەسەر هەیە تەنانەت لە ژیانیشدا وەکو پێشوو ناتوانن بە شێوەیەکی ئاسایی ژیان بکەن. ئەگە بە کورتی بۆمان باس بکەی بەڕاستی ئەو ڕووداوەت کارتێکردنێکی لەسەر ژیانی تو هەبوو یا لە نێو بنەماڵی خۆتاندا دەزان ئەو ڕووداوی کێستا بۆمەی دەگیرەوە ئەوانیش لەوە ئاگادارن؟ لە نێو بنەماڵی خۆمان برا گەورەکەم ئەتۆ سڵامەت برایەکانم ئەو ڕۆژی لە ماڵێ نەبوو براچووکەکەم و برانێونجەکەم لە ماڵێ بوون ئەمان ئەوەی ئەمن بە چای خۆم دیتم ئەوانیش نیاندی چون ئەمن حەزمینم نەبوو دەسوڕامەوە ئەوان خۆیان دەشاردەوە ئەوان دەترسان بە ڕەحمەت بێ برا گەورەکەم ئەگەر ژنوێکی و 4 منداڵی وردی هەبوو ئەوە زۆر ناڕەحەت بوو زۆر دەترسا ئەو هۆشی وەی نەبوو نەی دەتوانی بێتە دەرێ لە تاو منداڵەکانی چون منداڵەکانی ورد بوون ئەوی گەورەی 4-5 ساڵ 6 ساڵ شتێکی وا بوو ئەوی ئەمن بە چای خۆم دیتم ئەوان ناندی تۆ بەڵێ کارتێکردنێکی لەسەر خۆ دەبێت ئێستاگە بیر لەو ڕووداوە دەکەوە پێداوی نزیەکەوە زیاتر لە 30 ساڵ دەگوزارێ سەلاجان ئەوە 42 ساڵی بەسەرداد ئەلحانەکانش ئەمن هەموو شەوێ ئەگە باوەڕم پێ دەکەی هەموو شەوێ خەڵک قارنێم لە بەرچاوێ هەموو ڕۆژێش بۆ من ئەو ڕۆژەیەگە قەت و عامەکە کراوە هەموو ڕۆژێ ینی ئەمن دەگەڵ هەست کەسێکی قسە بکەم و باسی قارنێ بکات دڵم پڕ دەبێ. کاک دیاکۆ ئەگە وەک دوایین پرسیار لە ئاڵلقەی ڕابردووتەوە ئاماژەت بە و هێرشانە کرد کە لە گوندەکانی زۆرا زۆری کوردستانی ڕووی داوە ئاماژەت بە تەنانەت ژمارە و کەسانش کە کوژرا بوون ئاماژەت بەوان کرد ئەگەر بۆ بینەران بڵێ ئەم هێرشانە ڕاستە چەند مانجێک دوایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی دەست پێ کرد بەڵام چەندە درێژەی کێشا ساڵێک بوو 2 ساڵ بوو ئاخرینەکانی بە لە چ ساڵێکدا کۆتایی پێهات کاکسەلا هەر بۆ زانیاریتن دیارە ئێستاش کۆتایی پێدا نەهاتۆ بەڵام شێوازی بەڕێوەبردننی ئەو کارە ساتانە گۆڕانی بەسەرداتۆ بە چ شێوەیەک دەهەیە بیباتە پێشێ بەڵام زۆر کۆنکرێت دەگەمە بەحسی ئەو ڕووداوانەی قەتڵە عامەکانی کوشتاری کە دەستپێکەکەی لە قارنی ڕادەست پێ دەکاتن تاکو دەگاتە شوێنەکانی وەدیاتەکانی تری کوردستان لە 58ەوە دەست پێ دەکات تاکو نێوەڕاستەکانی 65 بە شێوەی ئاوا زۆر بەربڵاو هاتۆتە کایەکردن بەڵام بەگشتی ئێستاکانش لەو ڕۆوە تاکو ئێستاکانش کۆتایی پێ نەهاتۆ بەڵام زۆری بەڕێوەبردنەکە بە قەول گۆڕانی بەسەردا هاتووە. کەلێک سپاس یاردوولاتە دەکەم کاگومەری کەریمی خەڵکی قارنێ و کاک دیاکۆ مرادی لێ کۆڵەر بۆ بەشداریتان لەم 2 ئاڵلقەیەی بەرنامەی ڕوانگەدا گەلێک سپاس بۆ ئێوەش سپاس. بینەرانی بەڕێز هاتینە کۆتایی دووەمین بەش و کۆتایین بەشی سەبارەت بە کوشتاری قارنێ تا حوتویدا بێت بابەتێکی نوێ بمێنن بە سڵامەت.